لێرە حەز دەکەی سوکرات فعلەن ینی ئاوارەیەکی هەمیشەییە، ئاوارەیە کە کەسێکی دەربەدەرکراوی بەردەوامە، لە هەموو شوێنێک دەربەدەر دەکرێت، ینی لە هەموو شوێنێک دوور دەخرێتەوە، نەفی دەکرێت، لە دوورخستنەوەیەکی بەردەوامایە کامە دەبینی ئیتر هەست دەکەی فعلەن معنای غەریبە لە ناو سوکراتە دەرکی پێ دەکەی کە سوکرات ئەوەی کە غەریبە بە معنا ڕاستەقینەکەی غەریبی سوکراتە، بەوە ناکە لە شوێنی خۆی هەڵکەندراوە، بەوە ناکە فلان، بەوە ناکە بەوەی کە ئەم فعلەن ئەو ژیانەی پێی دەژی ژیانێکی غەریبە لەوەی کە خەڵک لەسەری ڕاهاتوە و دەژی. سوکرات دەڵێ ئەگەر دوورم خەنەوە بۆ شارێکی تر لێم گەڕێن بژیم و دوورم خەنەوە، ئەمە بۆ من زۆر زۆر سەختترە، ینی لە مردنیش لە مردنەکە سەختترە. بۆچی؟ ئەڵێ چونکە من دەزانم ئەگەر ڕۆشتمە ئەو شارەش لەوێش کە قسەم کرد ئەڵێ جارێ ئێوە کە هاوشاری خۆ من تەحەملی گفتوگۆکان و قسەکانی من ناکەن، ئێستا خەڵکێکی غەریبە چۆن تەحەملی ئەمە دەکەن؟ ئەگەر بێت و من بخرێمە دوور بخرێمەوە بۆ شارێکی تر لەوێ ئەو گەنجانە جارێکی تر لە دۆرم کۆ دەبنەوە، ئەگەر من دووریان خەمەوە ئەوە دەچن لە ڕێگەی گەورەکانەوە لەوێش دەرم دەکەن، ئەگەر گەنجەکان دوور خەمەوە لە خۆم نێڵم بێن مشارەکەی گفتوگۆکە بکەن و گویان لەو گفتوگۆیانە بێکە لەبارەی فەزیلەت و لەبارەی چاکەوە کە من دەیکەم کاتێک کە تووشم دەبێت، واڵێ ئەگەر بێت و من ئەوان دوور خەمەوە نێڵم بێن گوێ لە گفتوگۆکان بگرن، ئەوان دەچن لە ڕێگەی گەورەکانەوە دیان منیش لەو شوێنە نەیاڵن دەرم دەکەن. ئەڵێ ئەگەر بشێڵم هەر لەوە خراپتر، بۆچی؟ چونکە ئەگەر بشێڵم ئەوە ئەم جارە بەعەکسەوە باوانەکانیان دێن لەبەر کوڕەکانیان لە پێناو کوڕەکانیان من دەردەکەن، بۆچی؟ چونکە لەوێش وا دەمینێت کە من منداڵەکانیان فاسد دەکەم بەم ئەفکار و بەم باسانی کە هەیە. ئەڵێ لەبەرەوە ئەگەر بێت و من گەنجەکان دەرکەم ئەوە گەنجەکان لە ڕێگەی گەورەکانەوە دەرم دەکەن، ئەگەر بێت و گەنجەکانیش دەرنەکەم ئەوە باوانەکان دێن لە پێناو کوڕەکانیانە منداڵەکانیانە من دەکەنە دەرێ، ئەمە دوایەوە ڕووبکەمە کوێ؟ یا ڕووبکەمە هەر شوێنێکی تر هەر باشتر نابێ لێرە، ئیتر ئەمە مەنفعەیەکی ینی دوورخستنەوەیەکی هەمیشەیە. ئەوە نییە بڵێ تۆ لە شوێنێکم کەسە بوەستێ فەرزەن بێتە فلانە شار لەوێ ڕێی بێتەوە، لەوێ ڕێی نابێتەوە، جارێکی تر دەبێت چی بکە؟ لەوێش دوور دەخرێتەوە بۆ شوێنێکی تر، لەوێش دوور دەخرێتەوە بۆ شوێنێکی تر. ئەمە چییە؟ هەتا مالانی هەیە دەڕوە، ینی چی؟ ینی ئەم سوکراتە لە هیچ شوێنێک جێگەی نابێتەوە، شوێنێک نییە کە جێگەی ئەو ببێتەوە بە مەرجێ ئەو لە ژیانی خۆیان بە ژیانی خۆی بژی، و ئەویش دەیەوێت فعلەن لە بە ژیانی خۆی بژی نەک بە ژیانی ئەوانی تر. لەبەرەوە بەو معنایە ینی ئەگەر سوکرات بە ژیانی خۆی نەژی لە هەموو شوێنێ ڕێگەی دەبێتەوە، بەڵام ئەگەر بە ژیانی خۆی بژی لە هیچ شوێنێک ڕێگەی نابێتەوە. کەوابێت ئەوەی غەریبێکی هەمیشەییە ئەو کەسەیە کە دەیەوێت بە ژیانی خۆی بژی نەک بە ژیانی ئەوانی تر، کە تۆ بە ژیانی ئەوانی تر ژیای ئیتر ئەوانی تر دەرت ناکەن، چونکە تۆ بە ژیانی ئەوان دەژی، ینی تۆ بۆ ئەوان دەژی، تۆ وەسیلەی تەنها جەستەیەکی بۆ ئەوەی ئەوان جارێکی تر ژیانت تیا دووبارەکەنەوە، ئەوانەی کە ڕۆشتون جارێکی تر ژیان لە ناو تۆ تکرار دەکەنەوە، و ئەوەی دەتپارێزی ئەو کاتە لەوەی کە دوور بخرێتەوە کێیە؟ خۆت نیت، کار و کردەوەکانی خۆت نین، ئەوەیە کە تۆ نەفی کراوی ئەسەن لە ناوە ئەمەیان لە ناوە نەفی کراوی، کاتێ تۆ دەچیتە ئەو ژیانێک کە ژیانی ئەوانی ترە تۆ ڕۆحت لە ناوتا نەفی دەکرێت. ئەم نەفیکردنە زۆر خەتەرناکترە لە چی؟ لەوەی کە دەرەوە نەفی بکە. لەبەرەوە سوکرات نەفیکردنەکەی ئەوەی ناوەوە هەرگیز نەفیکردنی دەرەوە ناگۆڕێتەوە، ینی بەهینەوە لە لای ئەوەی کە لە لای سەخت و ئازاراویە ئەوەیە کە لە ناوەوە نەفی بکرێت، ینی ڕۆحی نەفی بکرێت. لەبەرەوە بە ژیانی خۆی دەبێ بژی، بۆ کەسێک کە بە ژیانی خۆی دەژی ئەو کاتە کۆمەلگا چی دەکا؟ بەمە ڕازی نابێ، بۆچی؟ چونکە دەبێت بەو ژیانە بژی کە کۆمەلگاکە دایناوە لە باوانەکانی پێشوەوە گوازراوەتەوە. ئەلێرەوە سوکرات تووشی دەربەدەریەکی
هەمیشەیی دەبێ ئەگەر بێت و منفا هەڵبژێرێ لەبەرەوە چی ناکە ئەڵێ منفا بۆ من ئازاراویترە دوورخستنەوە بۆ شوێنێکی تر چونکە هەمان حکایەت دووبارە دەبێتەوە جا توخوا من بمرم لێرە باشتر نییە لەوەی بڕۆم و هەمان حکایەت دووبارەکەمەوە لەبەرەوە مردنەکە بۆ من ئاسانترە لەوەی کە دەربەدەر بم